پیشەوەرێکی کورد حەز دەکەم دەنگ بە کاندیدی پەرلەمانی یعنی ئافرەت بێت کار بکات لە بواری پێشخستنی ئافرەت و کار بکات لەسەر مافەکانی ئافرەت. بوونی ئەندام پەرلەمانی ئافرەت زۆر مهم و گرنگە بۆ ئافرەتان لە کۆمەڵگەی ئێمەشدا. داواکارم لە هەموو چین و توێژێک ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بەشداری بکەن لە ڕۆژی دەنگدان و دەنجی خۆیان بدەن بەو لایەنە یاخود ئەو حیزبەی کە دەیانەوێت پێیان وایە داواکاری خەڵک جێبەجێیەکە و مافی خەڵک بەڕەوا دەبینێت. و وەکو مامۆستایەک داواکارم لە ئەندام پەرلەمانەکانی یاخود ڕاستەوخۆ لە حکومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەیەک بکە بە مافی مامۆستایان و بژێوی ژیانی مامۆستای. ئەو کاندیدە بەڕێزانی کە دەرەچن چاویان لەوە بێت و ئەم میلەتیان لەبیر نەچێ بکە و کەسانی کە دەنگیان پێیان بۆ ئەوە دەنگیان پێن کە ئەوان ئەو ئیشانە جێبەجێ بکەن. هیواداریم ئینشەڵڵا سەرکەوتوو بن هەموو لایەک و ئەوەی لەسەریانە بیکەن بە ئاو ئامانەتە بگەێنە خەڵک و خەڵکیشان لەبیر نەچێت. منکو ئافرەتێکی کورد زۆر خۆشحاڵم کە ئافرەتی کورد خۆی هەڵبژاردووە خۆی کاندید کردووە. هیوادارم هەموو ئەو خەونانەی کە ئافرەتی کورد هەیەی و کە نەهاتووتە دی هەموو ئافرەتانی کاندید کراوەکان بیهێنەدی و بە هیوای داهاتوویەکی باش بۆ کوردستان ئینشاء الله.